گەزانین لە ئێستا ڕۆژاوای کوردستان وا نزیک ئەبێتەوە لە مانگێک کە بەردەوامە لەوەی کە هێرشی لە بکرێتە سەر لەلایەن دەوڵەتی تورکیای داگیرکەرەوە. بێگومان ئەو هێرشانی کە دەوڵەتی تورکیا ئەیکات لە هەموو دەرفەتێکە ئەوێ هەڵبقۆزێتەوە بۆ خۆی بەگشتی هێرش ئەکاتە سەر چوارپارچەی کوردستان ئەتوانین وا بڵێین، بەڵام لە ئێستاە هێرشەکانی چڕ کردوێتەوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و لە ئاستێکایە کە ڕۆژانە بەردەوام هەموو چینەکانی کۆمەلگا ڕوبەڕووی هێرشە بنەوە. ئێمە ئەبینین کە لەم ماوەی ڕابردووە دەوڵەتی تورکیا لە ڕێگای هێرشە هەواییەکانیەوە لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانیەوە چەند کۆمەڵکوژیەکی ئەنجامدا، چەند ژن و مناڵ و خێزان کرانە ئامانج کە ئەمە تاوانێکی شەڕە، چونکە ئەو کەسانەی کە لە ماڵی خۆیانان و هیچ تاوانێکیان ئەنجام نەدا و لەسەر خاکی خۆیانان بێ ئاگار لە هیچ شتێک ئەکرێنە ئامانج. ئێمە ئەزانین دەوڵەتی تورکیا بەردەوام ئامانجی ئەوە بووە کە کوردان نەهێڵێت و دوژمنی گەلی کورد بووە، بەڕاستەوخۆ بە ئاشکرا دوژمنایەتی گەلی کوردی کردووە. بینیومانە لەسەر ناوی هێزی جیاواز و بیانووی جیاواز لە هێرشەکانی بەردەوام بووە. لە ئێستاشاکە و هێرشانە ئەکاتە سەر ڕۆژئاوای کوردستان دیسان ئامانجێتی هەلێک بقۆزێتەوە لەو دەرفەتەی ئاڵۆزەی کە لە سووریایە دروست بووە، بیکاتە هەلێک بۆ خۆی و داگیرکاریەکانی فراوانتر بکاتەوە و لە ڕۆژاوای کوردستانە خۆی بەهێز بکە. بەڵام ئەشبینین لە هەمان کاتا گەلی ڕۆژئاوای کوردستان هێزەکانی هێزەکانی ئەو هێزانی کە لە ڕۆژاوای کوردستانە پاراستن ئەکەن چ بەرخۆدانیەک بەڕێوە ئەبن و ئێمە شایەدی ئەو بەرخۆدانشین کە گەل ئەیکات بۆ پاراستنی خاکی خۆی لە ڕۆژاوای کوردستان. بێگومان میدیا لە هەموو کاتێکا ڕۆڵێکی زۆری هەیە، ئیتر لە دۆخی شەڕابەیان لە هەر گۆڕانکاریە کە لە کۆمەلگایە ڕوئەیە سەرەکیترین ڕۆڵ ئەتوانین بڵین لە ئێستاە میدیا ئەیبینێت، چونکە ئەو ڕووماڵی ئەو دۆخە ئەکات و ئەیگوازێتەوە بۆ هەموو جیهان. لە ڕۆژاوای کوردستانیش میدیاکان تا ئاستێکی زۆر باش توانیویانە کارەکانی خۆیان بکەن، چونکە لە دۆخێکا کە زەحمەتیەکی زۆر هەیە و بەردەوام لە شەڕان ئەوانی ژیانی ڕوبەڕووی شەڕ ئەبنەوە. ئێمە بینیمان لە چەند دوو ڕۆژی پێش ئێستا لە 19 ئەم مانگەیە دوو میدیاکار بە بۆنەی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە کرانە ئامانج و گیانیان بەخت کرد. واتە لە هەموو چرکەیەک ئەوان هەوڵیان ناوە کە ڕاستیەکان بگوازنەوە، ئەو داگیرکەریەی کە ڕوئەدا لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان بیگوازنەوە بۆ ئەوەی کە چوارپارچەی کوردستان و جیهانیش ببینێ کە دەوڵەتی تورکیا چەند بە دڕندانە هێرشەکاتە سەر خاکی ڕۆژاوای کوردستان و هیچ سنوورێک ناناسێت و نازانێ. ئەتوانم بڵێم میدیا ڕۆڵێکی زۆری بینیوە، بەڵام لە باشووری کوردستانیش میدیا ئەو هێرشەی هەر لەسەرە. ئێمە بینیومانە ڕۆژنامەنووسان لە هەر چوار پارچەی کوردستان لەلایەن داگیرکەرانەوە چۆن ڕێگریان لێ ئەکرێت. لە باشووری کوردستانە بینیومانە کە چەند توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەکرێت، یاخود بینیومانە کە لە چەند مانگێک پێش ئێستاە دوو ڕۆژنامەنووس لە کاتێکا بۆ ئەرکی خۆیان لە ڕێگایە بوون لەلایەن دەوڵەتی تورکیا دووبارە کرانە ئامانج و ئەوانیش گیانیان بەخت کرد. لە باکووری کوردستان بە هەمان شێوە بینیومانە کە میدیاکان لە کاتی ڕووماڵکردنی ڕاستیەکانە کە ئەوان تەنیا ئەرکی خۆیان پێک ئەهێنن توندوتیژیان بەرامبەر ئەکرێت. بەڵام لە ڕۆژاوای کوردستان میدیا تا ئاستێکی باش توانیوێتی کاری خۆی بکە. لە باشووری کوردستانیش هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە ئەو دۆخەی ڕۆژئاوای کوردستان بگوازرێتەوە، بەڵام دووبارە هەوڵەکان وەکو پێویست نییە. زۆر کات ئەو هەوڵانەی کە ئەیدەن یان ئەو کارانەی کە ئەیکەن لە قازانجی گەلی ڕۆژئاوایان نیە، یاخود بە شێوازێک زمانی دوژمن و چەواشەکاری پێوە دیارە. بێگومان ئەو جیاوازیە لە نێوان میدیاکانی تر و میدیای چۆنەڵی ڕاگەیاندنی ئازادە هەستی پێ ئەکرێت، چونکە جیاوازیەکی بەرچاوە لە میدیای ڕاگەیاندنی ئازادا بەردەوام هەوڵدراوە کە ئەو ڕاستیانەی کە هەیە، ئەو ناداتپەروەری یاخود ئەو شتانی کە بەسەر کۆمەلگایەت بگەیەندرێتە هەموو جیهان و بڵاو بکرێتەوە لە ناو کۆمەلگایە. ئەو جیاوازیەتە ئاستێکی زۆر هەستی پێ ئەکرێت، بەڵام ئەتوانم لێرە ئاماژە بە شتێکیش بێم، ئەوەی کە هەیە ئەو جیاوازیی کە ئێمە ئەیبینین زۆرینەی میدیاکانی تر بۆ نمونە ئەتوانین ئێمە چکە ئێستا لە باشووری کوردستانەوە باز ئەەکەین. میدیای باشووری کوردستان بە بۆنەی ئەوەی کە زیاتر بیر لە هەژمونی حیزبایەتی یاخود
ئەگەر میدیایەک لەسەر ناوی حیزبێک بێت زیاتر بیر لە بەرژەوەندی خۆی ئەکاتەوە واتە ئەتوانم بڵێم ئەو جیاوازی کە هەستی پێ ئەکرێت ئەو جیاوازیە کە هەیە تەنها پەیوەندیدار نییە بە میدیاکەوە بەڵکو پەیوەندیدارە بەو لایەنانەشەوە کە لە باشووری کوردستانان واتە هەڵوێستی ئەوان یاخود شێوازی بەڕێوەبردن و بیرکردنەوەی ئەوان زۆر کاریگەری هەیە لەسەر میدیاکانیشیان بۆ نمونە ئێمە بینیمان کە لە مانگی ئابا دوو ڕۆژنامەنووس دوژنی ڕۆژنامەنووس لەلایەن دەوڵەتی تورکیاوە کرانە ئامانج لە باشووری کوردستان ڕاستە هەڵوێستێک هەبوو بەڵام ئەو هەڵوێستە تا ئەو ئاستە نەبوو کە ئیتر ڕێگە نەدرێت شتێکی وا دووبارە ببێتەوە چونکە ڕۆژنامەنووسان لێرەیە وەک خۆ دووتت ئەو ترسیان لەلا دروست بووە هەمویان ئەترسن لە دووبارەکردنەوەی شتێک کە لایەنەکەیان حیزبەکەیان یاخود کۆمەلگاکەیان بەدڵی نەبێت لەبەرەوەی ئەزان ڕوبەڕووی هێرشە بنەوە لە کۆتاییە لەلایەن لایەنێکەوە ئیتر ئەمە چ تورکیا بێت چ دەسەڵاتی هەر شوێنێک بێت واتە ئەوەیان بۆ دەرکەوتووە کە پێویستە سنووردار بن لە گەیاندن و ڕووماڵکردنی کارەکانیانە بێگومان وەک ئاماژەمان پێەیە لە ڕۆژی 19 ئەم مانگەیە دوو ڕۆژنامەنووس لەلایەن فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیاوە کرانە ئامانج لە کاتێکە ئەوان لە کاتی پێکهێنانی ئەرکەکانی خۆیان نابوون کە ئەرکی ڕۆژنامەوانیە واتە ئەوەی کە بەرامبەر ئەو دوو ڕۆژنامەنووسەکراوە ئەتوانین بڵین تاوانی جەنگە چونکە لە کاتێکا کە تۆ من ئاماژەم بۆشدا لە سەرەتایە دەوڵەتی تورکیا بێ هیچ سنوورێک هێرشەکانی ئەکات بێ ئەوەی کە شوێنی خێزانی بگرێتە بەرچاو کە ئەم شوێنە خێزانی لێیە بۆ ڕۆژنامەنووسانیش بە هەمان شێوەیە بێ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە ئەوان تەنها ئەرکی خۆیان پێک ئەهێنن خەریکی کاری خۆیانن ئەیان کاتە ئامانج و تاوانی جەنگیان بەرامبەر بەڕێوە ئەبات ئەو دوو ڕۆژنامەنووسەی کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە ڕۆژی 19 ئەم مانگەیە کرانە ئامانج جیهان بلگین و نازم داشتان تەنها ڕۆژنامەنووسانێک نین کە کراونەتە ئامانج لە کاتی پێکهێنانی ئەرکەکانیان و پێم وایە کە کۆتا ڕۆژنامەنووسیش نەبن کە تاوانی جەنگیان بەرامبەر ئەکرێت چونکە ئێمە بینیمان کە لە ڕابردووە لە باشووری کوردستانیش هەمان شت ڕوویدا و دیار نییە کە لە داهاتووە دووبارە لەکوێ ڕوئەدات و چەند جاری کە دووبارە ئەکرێتەوە بۆیە ئەوەی گرنگە کە ڕۆژنامەنووسان بەگشتی و بە تایبەت ڕۆژنامەنووسانی کورد بیر لەوە بکەنەوە بۆچی ئەبێت لە کاتێکا کە ئەوان سەرقاڵی ئەرکی خۆیانن لە کاتێکا کە ڕاستیەکانی وڵاتەکەیان ئەگەنە جیهان بکرێنە ئامانج ئەویش لەلایەن دەوڵەتێکەوە کە هیچ سنوورێک ناناسێت واتە پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوەوە بۆ ساتێکیش بێت خۆمان بە بەرپرس بزانین لە ئاستی ئەو تاوانە کە بەڕێوە ئەچێت و هەڵوێستێک نیشان بێین بێگومان تەنها پاساوێک کە دەوڵەتی تورکیا ئەم هێرشانە ئەکا دەتوانین بڵین هەر ئەوەیە کە کاری ئەو ڕۆژنامەنووسانە گەیاندنی ڕاستیەکانە گەیاندنی ئەو درڕندەیە کە دەوڵەتی تورکیا لە ئێستاە لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان بەڕێوەی ئەبات بۆیە تەنها شتێک کە بە بیری هەر کەسێکا بێ ئەتواندرێ هەر ئەوە بێ کە تەنها تاوانی ئەوان ئەوەیە کە ڕاستیەکان ئەگەیەن نەگوێی جیهان و ئەرکیانە ئەرکی ئەوان خۆیان ئەو ئەرکیان بۆ خۆیان داناوە کە لە میدیایەکە لە ڕاگەیاندنێکا ڕۆڵ ببینن کە ڕاستیەکان و دەنگی ئازادی بگەێنێتە هەموو جیهان ئەبێت کە هەموو لایەنەکان لە هەر چوار پارچەی کوردستانەوە لە هەموو چین و توێژەکانەوە هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەم تاوانی شەڕەکە ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستان لەسەر هەموو چین و توێژەکان بەڕێوە ئەچێت و بە تایبەت ڕۆژنامەنووسان پێویستە کە ئەم درڕندەیە ئەم تاوانی شەڕە کە بەڕێوە ئەچێت بێ هەڵوێز نەبن لە بەرامبەریا و ئێمەی ڕۆژنامەنووسان کە لەسەر ڕێگای حەقیقەت و لە ڕاگەیاندنی ئازادین پەیاممان ئەوەیە کە بەردەوام لەسەر ئەم ڕێگایە بەردەوام ئەبین ئەگەر تاوانی هەر ڕۆژنامەنووسێک گەیاندنی دەنگی ئازاد بێت ئێمە بەردەوام ئەبین لە گەیاندنی ئەو دەنگە و لەسەر ئەو ڕێگایە بەردەوام ئەبین ئەگەر چەنەها جار ئەم ڕووداوە دووبارە ببێتەوە دەوڵەتی تورکیا پێویستەوە باش بزانێت کە ناتوانێت بەم هێرشانە بەم کارانی کە ئەیکات ئێمە هەنگاوێکیش چیە بگەڕێنێتە دواوە لەوەی کە بەردەوام بین لەسەر ڕێگای حەقیقەت و ڕاستی و هەر ڕۆژنامەنووسێک کە لەم ڕێگایە گیان بەختەکات و لەم ڕێبازەیە بۆ ئێمە ئەبێتە هیوایەک وورەیەکی زیاتر تا بتوانین تۆڵەی زۆرینەی لە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراونەتنە ئامان زیاتر بسێنینەوە بەوەی کە بە کامێراکانمان و بە قەڵەمەکانمان درێژەدەری ڕێگایان بین و لەسەر ئەو خەتە بەردەوام بین. بەداخەوە ڕاگەیانەکانی کوردستان لە ئێستادا بەشێکیان نەک بۆ ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستانیش چاوساغی دوژمنانن چاوساغی ئەو کەسانن کە زیاتر لە 40 کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی کوردستانەوە و بۆ پرسی ڕۆژئاواش بە هەمان شێوەی
چاوی دوژمنکاری کار لەسەر پرسی ڕۆژئاوا دەکەن نەگەوەی پرسی ڕۆژئاوا پرسێکی کوردایەتیە پرسێکی نەتەوایەتیە پێویستە بە دیوە نەتەوایەتەکەی ئیشی لەسەرکەن بەڵام ئەوان خۆیان لەبەرەوەی داردەستی دوژمنن بۆیە بەم شێوە بەداخەوە بەشێک لە ڕاگەیانەکان کار لەسەر پرسی ڕۆژئاوا دەکەن و بەشێکی کەممان هەیە کە بە هەستی نەتەوایەتی و بە هەستی بەرپرسیارانەوە بە هەستی کوردایەتی و بە هەستی نەتەوایەتیەوە لەسەر پرسی ڕۆژئاوا ئیش بکەن. من دەمەوێت بڵێمەوەی کە لە ئێستادا پێویستە کورد هەمووی یەکدەنگ بێ. ئێستا ئەو کاتەیە کە پێویستە هەمومان کۆدەنگ بین یەکدەنگ بین واز لەو ناکۆکی و ململانێ سیاسیەکان بینین کە لە نێوان لایەنەکان هەیە چ لەسەر ئاستی تاک بێ چ لەسەر ئاستی حیزبە سیاسیەکان بێ. ئێستا ئەو کاتەیە کە ڕۆژئاوا پێویستی بە ئێمەیە چۆن لە کاتی غەزەیە کۆمەڵێک لێرەوە پشتیوانی غەزاکەن ڕاستە ئەوە بۆ لایەنی مرۆڤایەتی یان وەکو هاودین شتێکی ئاساییە بەڵام ئەگەر بینە سەر مەسەلەی ڕۆژئاوا یەکەم ئەوان کوردن چۆنەڵە لە خوێن و گۆشتی خۆمانن بێتە سەر نەتەوەی کوردن و دوای ئەوەش هەم هاودینن هەم وەکو مرۆڤێک پێویستە کە ئێمە پشتیوانی و پارێزگاریان لێ بکەین وەکو ڕۆژنامە نووسێکیش وەکو خۆم ئەڵێم پێویستە ڕۆژنامە نووسان و ڕاگەیانکارەکان و دەستگا ڕاگەیانەکان بە وردی ئیش لەسەر مەسەلەی ڕۆژئاوا بکەن بە جوانی و بە دڵسۆزی پشتگیری مەسەلەی ڕۆژئاوا بکەن لەبەرەوەی ئێستا ئەو کاتەیە کە ڕۆژئاوا پێویستی بە ئێمە هەیە و بە ئەو 5,000 کیمیاباران و 82,000 ئەنفال کرا 182,000 ئەنفال کراو کە لە ڕابردوودا بەسەر باشووری کوردستان هاتووە هەرچەند لە ڕۆژئاوای کوردستانیش ئەو تا گۆڕە بە کۆمەڵەکان دەدۆزرێتەوە کە بێگومان کوردەکانیشی تایە بەڵام ئەوەی کە لە ڕابردوودا بەسەر باشووری کوردستان هاتووە بە دووبارە مێژوو خۆی دووبارە نکاتەوە بەسەر ڕۆژئاوا دانێت. دەستەواژەی ژن ژیان ئازادی لە کوژرانی ژنێکی کوردەوە سەری هەڵدا بۆیە ژنانی کورد هەمیشە قوربانی دەربوون ژنانی کورد هەمیشە خەباتکار بوون ژنانی کورد هەموو کات دایک بوون و نیوەی کۆمەڵگا بوون وەگەڵە دایکی نیوەکەی تر بوون و لە هەمان کاتدا هاوشانی پیاوان خەباتی سەربازی و مەدەنیشیان کردووە و ئێستا ئەوەی کە ژنانی ڕۆژئاواش ئەیکەن بەدەر نییە لەوەی کە پیاوێک پارێزگاریەکە لە خاکەکەی بە هەمان شێوە ژنانیش لەگەڵەوەی کە دایکن لەگەڵەوەی کە دایکی نیوەکەی ترن هاوشانی پیاوان خەباتەکان دژی زوڵم و زۆرداری و ستەم و دژی ئەو نائەدالەتیانەی بەرامبەر بە ژن دەکرێت دژی ئەو دەست درێژیانەی کە بەرامبەر بە ژن ئەکرێت بۆیە هەڵوێستی یان ئەو کارانەی کە لە ئێستادا ژنانی ڕۆژئاوا دەیکەن من بەرز دەینرخێن و دەستخۆشیان لێکم و لێرە وەکو ژنێک پشتگیریانەکەم. من دەڵم وەکو ڕۆژنامە نووسێک بە چەمکی یا دەستەواژەی ژن ژیان ئازادی بکەین بە دروشم و هەمومان پشتگیری ژنانی ڕۆژئاوا و کچان و خەڵکی ڕۆژئاوا بکەین.